بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم کتێبی ئەذکاری ئیمامی نەوەوییەکێکە لە کتێبە زۆر نایابەکان کە ئێمە ماوەیەکی زۆرە لە خزمەت ئەم کتێبین و نزیکی نیوەی کتێبەکە ڕۆیشتوین. ئیمامی نەوەوی باسی بابێکی تایبەتی بۆ کردین، دەرسی پێش و هەندێکیمان لێ خوێند و هەندێکی ما ئەفەرمێ باب ما ينفع الميت من قول غيره. قسەی غەیری خۆی ئینسان مردوو، قسەی غەیری خۆی چەندێک سوودی لێ وەرەگرێ و چەندێک سوودی هەیە، چەندێک سوودی بۆی هەیە قسەی غەیری خۆی. طبعا باسی ئەومان کرد کە دوعا بۆ مردوو چۆن ئەگات، خوێندنی قورئانی پیرۆز چۆن ئەگاتە مردوو. بابەتێکی تریەتە پێشەوە کە قسەی غەیری مردووە کە مردوو سوودی لێ وەرەگرێ. ئەویش بریتێ لە چی؟ بریتێ لە ثەنای خەڵک و باسکردنی چاکەکانی. کەسێک کە مرد پێویستە ئینسانی موسڵمان چاکەکانی باسکە، لە خراپە بگەڕێ. تەنها چاکەکان لە زمانی ئینسانی موسڵمان لە دوای مردنیەتە دەرەوە و ثەنای خەڵکی موسڵمان زۆر گرنگە. کاتێک کە ثەنای کەسێک ئەکا کە مردووە، ئەو ثەنای لای خوا قبوڵەکرێ. دوو فەرمایش ئەمڕۆ باسەکەین لە خزمەتیانە ئەبین. ئەفەرمێ ويستحب الثناء على الميت وذكر محاسنه. سنەتە کە ئینسان ثەناکە بەسەر مردووە باسی بکە، چاکەکانی بڵێ، مەحاسینەکانی باسکە. لە صحیحی بوخاری مسلمە هاتووە لە ئەنەسی کوڕی مالیکە و ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. ئەفەرمێ مەڕوا بجەنازەة فأثنوا عليها خيرا. هاوڵان بەلای جەنازەیەکە تێپەڕین، سەیری جەنازەکەیان کرد و فەرموویان ئەثنوا عليه خيرا، ثەنای خەیریان کرد، وتیان ئەمە ئینسانێکی باش بوو، چاک بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم فەرمووی وجبت. ثم مروا بأخرى، هل خزمت پیغمبر صلى الله عليه وسلم چون بلاي مردويكي ترى فأثنوا عليه شرا، كتاب أخوة ما كسيش خراب، فقال وجبت، فرموي واجب بو. عمر كوري خطاب رضا ورحمة الله عليه لخزمت يا أبو فرموي يا رسول الله صلى الله عليه وآله وسلم ما وجبت، تشتي واجب؟ فرموي هذا أثنيتم عليه خيرا فوجبت له الجنة. أأميان ئێوە سەنای باشەتان کرد فەوەجەبت لەه الجەنە، واجب بوو تەواو. ئەم کەسە لەناو بەهەشتایە، واجب بوو بەهەشت بۆی. وهذا ئەثنەیتم عليه شەڕا فەوەجەبت لەه النار. ئەمەیان ئێوە هاتن خراپەتان باس کرد، واجب بوو بچێتە ناو ئاگرەوە، مادەم کەسێکی خراپە ئێوە شاهیدی خراپی بۆ ئەدەن. اینجا لێرە مەقولەیەکی مەشهوری فەرمووی ئەنتم شوهەداء الله على الأرض. سبحان الله، ئێوە شاهیدەکانی خوان لەسەر زەویە. وی خەڵکی ئیماندار خۆی بەکەم سیر نەکە، شاهیدی خوایە لەسەر زەویە. یعنی چی شاهیدی خوایە لەسەر زەویە؟ یعنی قسەی ئەم لای خوای اعتیباری هەیە. ئەم بابەتە زۆر گەورەیە. یعنی ئینسانی موسڵمان ئەگەر بە کەسێک بڵێ چاک، ئەم چاکە و ئەم کەلیمەی ئەم قبول بێ لای خوا جەل جەلالوه، چەند گەورەیە. ئەنتم شوهەداء الله على الأرض. ئێوەن کاتێ باسی کەسێک ئەکەن ئەڵێن چاک، کەسێک ئەکەن ئەڵێن خراپ، ئەو کەلیمەی چاک و خراپە لە ئێوە قبوڵ ئەکرێ وەرئەگیرێ. ڕیوایەتێکی تر لە صحیح بوخاریە هاتووە لە ئەبی ئەسوەدەوە، ئەفەرمێت چوومە مەدینە، چوومە خزمەت ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. زمانی ئەو جەنازەیەک لێوە تێپەڕی، فأثني على صاحبها خير، زۆر خەیر و چاکەی ئەو کەسەیان باس کرد. ئیمامی عومەر فەرمووی وەجەبت. دانێکی تر هات بەلایەنە تێپەڕی، ئەوان هەر بە خەیر باسییان کرد، فەرمووی وەجەبت. دانەیەکی سێهەم هات، ئەوانەی کە لێوە بوون وتیان کوڕە خوا عەفوی کە بەخوا کەسێ باش نەبوو بۆ شێوازە، هەندێک خراپیان باس کرد، فەرمووی وەجەبت. ئیمامی عومەر وتیان ئەی ئەمیری ئیماندار ما وەجەبت، چ شتێ واجب بووە ئەوە هەر تۆ وتی وەجەبت؟ سێ جەنازە هاتن لە هەرسێکیانە. فرمووی لە خزمەتی پێغەمبەرا بووم صلی الله عليه و آله وسلم، هەمان ئەم کەلیماتانەی ئەوتەوە، ئەیود وەجەبت. دواتر فرمووی ئەیما مسلم
شهد له 4 بخير أدخله الله الجنة. هر إيمان دار شوار إيمان دار شاهدي شاكي بودن شاهدي خيري بودن وجبت له الجنة. سبحان الله. شوار كس ممكن زورك لمسلمان خراب وبلن شوار مسلمان كزور لقلتها هاولن دوستن شاكي توي أن وجبت له الجنة. وإنسان زور كيو ندابه ويكلنا وخلق ناوي أزري وخلق بخرابة باسيك وحيجا وأنا قرنين شوار إيمان داري سراز وتي أن أمكس التواوى وجبت. شو كلمة إنسان مسلمان زور قوري أفرمي لخزمتها فقلنا وثلاثة وثمان أي بيغمار يخوان صلى الله عليه وسلم أي أقر سيكس وتيان شاك فرمي وجبت وأسيان أشهر وجبت. على مجموعة كثير هنصار وتيان واثناني أي قد دوكس باشيارو تنها دوكس شوار نبو سيان نبو دوكس في بيغمار يخوان صلى الله عليه وآله وسلم فرمي واثناني ودوكسيش مهم دوكسيش باشي بلان طاو كفايته. على الروم النبو برسياري لابكين سبارت بيك أقل نبو لو تموت يك بشويتا يك تنها لدوكا وستاي. أزالنا علماء زور قوري أمته وكاتي وفاتي كردو سن كسيكي زور كم إمام بخاري كوفاتي كرد لا يتجاوز 10 دكز بسريون نيرجيان لو كان ممنوع بو نيرجي لسر بكري لإنفرادية باشا لجر چاو ديرية بلام خواهي قوري أم دروا قوري ليه كردو تو أم هم وناوي إهان ريو ذكر أكري وباس أكري قرنگ أولنية تنها دو إيمان دار دسكوت بسر تو نيرجيان جيبا جيكر وشاهدي خير يا موداي بس وإنسان إيمان دار أبي خير كاني بخشكا هتاوكو دواي مردني وخوي خلق شاهدي خيري وابدا باسي خير كاني بكا أقر عيبا كان الشاراوبو خير كاني أن خلق باس كردي وجبت ضلنيا ما دام خوالي رستري كلو لولا هر عفوتك وجبت واجب وبوتوكا لنا بهشتا توجي قد بهشت كوابو لم فرماشتا شيرينا نوا سنتێک بۆ ئێمەیەتە پێش ئەویش ئەوەیە ئەگەر مردوویەک بەلامانە تێپەڕی چاکەکانی بڵێ مەحاسینەکانی باسکەین لەعەل ئەم کەلیماتانە ئێمە ئەبێتە شاهیدی بۆ ئەو کەسە و ڕزگاری ئەبێت. دوو تێئەگەن ئێمەی ئیماندار وا نەزانی لەسەر زەویە تۆ کەمی کەلیماتی تۆ لەسەر زەویە زۆر گەورەیە لای خوا وشەی تۆ زۆر عەزیمە لای خوا ممکنە یەک کەلیمەی تۆ لای خوا قبوڵ و گیرا بێ ببێتە سەبەبی شەفاعەتی تۆ بۆ ئیماندارێک لەسەر زەویە بەهۆی زمانی تۆ خوا ڕەحمەت و بەزەی بەسەر ئەو مردووە ببارێنەوە عەفوی کات و وەجەبەت و بچێتە ناو بەهەشتەوە. بۆیە ئەم بابە ئیمامی نەووی بابی ئیمامی نەووی زۆر دەقیقە بۆ ناوی لێناوە باب ما ينفع الميت من قول غيره غيری خۆی شاهیدی بۆ ئەدا بەڵام شاهیدەکەی ئەوەندە گەورەیە ئەبێتە مای ئەوەی خوای گەورە لەم کەسە ببوورێ و بیخاتە ناو بەهەشتەوە. داوامان لە زاتی پاکی پەروەردگار طاعت و عەبدایەتیمان لێ قبوڵکە ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنێ. ئەم فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەچینە خزمەتیان بیکاتە شاهیدی بۆمان لەم دنیا بیکاتە نور و ڕووناکی بۆمان لەم دنیا بیکاتە شەفاعەتکاری ناو گۆڕمان بیکاتە هاوڵی ناو گۆڕمان بیکاتە شەفاعەتکاری لە ساحەی مەحشەرمان بەهۆی ئەم کەلیماتە جوان و شیرینەوە کە باسمان کردوون خوا بیکاتە نورێکی زۆر گەورە لە ساحەی مەحشەرە پێ ڕزگار بین لە بەهەشتا پێ بەرز بینەوە. خوا گیان داوات لێ ئەکەین لای خۆت ئەم کەلیماتانەمان لێ قبوڵکە ئەم مەجلیسەمان بە مەجلیسی ذکر لێ قبوڵکە لێمان وەرگرە قبوڵمان کە لای خۆت یا ئەکرەم الأکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي مني شوي وجبوري خالي من قبولك.